كابرا شوفر وعباري دزيا شوفر وعباري دزيا هاتي لزندان سياسي كتاب يعني وقت دي دري أمن زندان سياسي بيبا ببلغ هيتم بغدا إستاكا 25 ساڵی دانالو خەڵکەکەی ئێرو کانە 10 ساڵی دانابوو لە پاش 10 ساڵەکەش تقریبا 4-5 مانجا هەبر لێنەیاندایە یەکە دواش بەغدا بە هەموو شتێکی هاوکاری زندانی سیاسیان دەکاتن یەکەم شت هیچ تەلەبەکی زندانی سیاسی پارەی نادە لە هیچ زانکۆیەکی دووەم حەز و عەمرەیان پێ دەکاتن ئەوە پارەی لۆیان سەرف دەکاتن لۆ سەفەریش هەر دەولەتەکی بچیتن هەریەکە مەجموع پارەیان لۆ سەرف دەکاتن ئێمەش لێرکانە هەموو شتێکمان ڕاجیرایە ئەنواعی تێدایە ئێستا ئەمە بە بەلگە هەیتم کابرا شۆفەر و عەباری دزیە شۆفەر و عەباری دزیە هاتیە لە زندانی سیاسی کتابیان لۆ کردیە دەرێ ئەمن زندانی سیاسی بوویبە بە بەلگە هەیتم ئەنواع ئەو کاتەی زندانی سیاسی لە بیدایەتی کراوە مدەکی پێچوو واسە کاریکەتە لایە کابرا بوو زندانی سیاسی بوو نەبوون بوو یەک دەسۆ کردی گۆرە شایدیم لۆ بدە ئەوەندە پارە دەدەمێ دەست شاهدی دەدا و کابراەوە یەکرد پارەکەی لە خۆ وەردەگرت ئەم بەخۆم لەوێن دەرێ بوویمان لە دیار ڕاوەستایمە کابرا هاتیە پێم گوت کاکە تو زندانی سیاسی مادەی 135 لە هیچ جێیەکی زندانی نییە